لە بەردە ماڵەکەیان دانیشتون. سەڵام عەلیکم. بە ئاماژەی دەستی بنکە سەربازیەکانی تورکیامان پێ نیشان ئەدات. ئەمە چیادێلە. 5 ساڵە لێرە سەربازانی تورکیا تەقەی هەڕەمەکی و ڕێگریش دەکەن. سۆفی فەیسەڵ لەوەتەی سەربازانی تورکیا ئێرەیان داگیر کردووە لە کاتی کۆچکردن نەیتوانیوە بچێتە کوێستانەکانی برادۆست. ئێستا لە گوندی بەرگرت لە بێئاوی و لە وەرگاکان ئاژەڵەکانی بەخێو دەکات. تورکا و تۆپ و تەیارە و لە بەندێ نەچۆینە نەخۆمات سوستانی نەمە زۆرە خۆشن بەس لە بەندێ نەچۆینە ئەلعانە قەومێمەم پە زۆری نەچۆیە تەقریبە ئەلعانە زەحمەتە 50 ماری مەچۆبی ئەوی بشتی پە ترسەچی لە سەندێ نەچۆینە نەخۆما پەو بێ ئاویە و پەو بێ ڕێوجێ یەقەت لێرێ بوونە چۆینە چوستانە تە پایزی ئەوە کارین ئەوەیە دنیا کە خۆش ببێ و ئەو عەسکەرە بکشێتەوە ئەمەشوە چ خەرچی بە ئارامی بژین و لە سەخات چخۆ. لە 5 ساڵی ڕابردوو 21 هاوڵاتی تەنها لە برادۆست بەهۆی بردومان و تۆپبارانی تورکیا بوونەتە قوربانی. سەدان دۆنم زەوی و ڕەزوباخی هاوڵاتیانیش سوتاوە. مێرگەڕەشە سیرانە ئەو گوندان هەندێکیانە چۆل کرایانە لە بە قەسبی تورکیای ئەو دوو دەوڵەتانە بەردەوام قەسبی ئەو گوندانە ئەکەن جێگای مەدەنیە خەڵک نەتوانی کاری کشت و کاڵی بکە ئاژەڵداری بکە. بەهۆی تورکیاوە ناوچە گەشتیاریەکانی برادۆست ئێستا بێگەشتیارن. 118 گوندی ئەم ناوچەیەش بە چۆڵکراوی ماونەتەوە. ڕۆژانەش دانیشتوانی برادۆست لە دەنگی تۆپ و فڕۆکەی جەنگی تورکیا خەبەریان دەبێتەوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.